یەکێک بووی لەو مناڵانەی کە وتیان کچی هەڵەبجەیت بەڵام دواتر کەیسەکەت بە جۆرێکی کەی لێ هات باسی ئەوم بۆ بکە. سلام والله کێسەکە هیچ کێشەی نییە ینی مەنیسە جنسی و تەسکەرم هەیە کودا سایشم هەیە بەڵام مۆزوع مناڵەکان هەڵەبجەکە ئەیەن ئەگەڕن هیچ کێشەی نییە لە فەحس و لە جنسی و تەسکەرە لە کاتە مۆرچە و مەعاش کێشە دروست ئەبێ کەوش ئینشاءالله هەڵەبێ. خێزانەکان ینی لە پێشە ئەتانگرنە خۆیان بەڵام دواتر هەندێک گیر و گرفت دروستە بێت ئەو باسی ئەوم بۆ بکەم. ینی مال لە ئێران یا ئێرە؟ ئێرە من لە خانەوادەی خۆم ینی باوکوداک و خوشکبران فقط یە خوشکم هەیە ئەوش ئێستا من لە کاتی کە هاتوومە ئەو خوشکە خۆم مەزانم و ئێستش خوشکە خۆم مەزانم چون هیچ کەسی نایەت کەسی بیگانەی بۆ جنسی تەسکەری دەربی کە درێک لەسەر مەعاش ئەو یەکی زۆر ئاساییە ئینشاءالله پشت بەخوا ئەویش یەکدانە مۆزوع مەحکەمەمان هەیە لەسەر تاریخە لەدایک بوونم ئەوش کە ئەلحەمدولیلا ئێستا چاکمان ڕۆشتومان حەچی داوایان کردو ئاوردومان و بەرگەی پێستیسی و بیستە پەرشتان ئەوش چەند ڕۆژی تر ئەوش چاکە بەوە ئینشاءالله منیش ئەرم لای خوشکە خۆم هەستم بە خۆشمەوە هیچ کێشەم نییە لەگەلی ئەو کێشەی هەیە لەگەڵ بەڕاستی ئەگەر بەڕاستی ئەو قسەبی لە من لەگەڵ خوشکم چرۆ تا ئێستا حتا سۆتمان بەرز نەبووە ینی ئەڕۆشتیم بەستم لایەنە یاساییەکەیەتی خۆ هەموو جاری کاتە مەعاش و پارە ئەوان بە توورێکی ئەبێ بەڵام ئێمە بەرابەری یەک بیرەزیمان نەکردووە. ئەم بابەتە هیچ کێشەیەکی بۆ تۆ دروست نەکردەوە مەسەلەن ناڕەحەتی نەکردویت؟ 100% دروستە من ئێستا لە مۆزوعی قسەیان کرد گوتن بۆچی مناڵەکان ئەیەن و زوو ئەگەڕن نامێنن لەبەرەوەی کە ئێمە خۆمان لە ئێران کێشەمان بووە دڵشکاندنمان بووە ینی بریندار بوویم کە ئەگەڕین بۆ هەڵەبجە حەز ئەەکەیم ئەسم باسمان مەعاش و پارە نییە باسمان دڵگەرمیە پشتیوانەیە یعنی چۆن ئەو ڕۆژێکی 16 ئەیم هەمووی هەڵەبجە کو ئەبن و ئیمە باوەشەکەن هەز دەکەم ئێستەیش ئەوە بێ بەڵام لەسەر مەعاش و لەسەر پالە و لەسەر ئەرز ئیشی ئەکەن تۆزی لە قسە و ناخۆش ئەوان تۆزی بێرەزی بێت من تەنیا خۆ دروستە من ژیانم لە دەستمدا ینی دوو مناڵم دوو کچێم لە دەستمدا لەسەر ئەو مۆزوع هەڵەبجە بەڵام ئینسان هەمیشە بگەڕێ ڕیشەیە خوێتی باوکی دایکە خوێتی کەنشەڵە خوا ئەو ژیانمەتی ئەدە و چاکە بە ئێستا مناڵەکانت لە ئێرانن؟ بەڵێ. توش بە تەنیا لێراژی؟ بەڵێ من ئێستا لای کاک حەمێ حاجی مەحموودم لە گۆلخانەیەم ئەزانم بەناسییانە بەڕاستی ڕێک باوک و ڕێک خانەوادە لای ئەوان ژیانەکەم تا ئێستا بزانم ئەو کێشەمیش تەواو بۆ ئەگە بگەڕم بۆ هەڵەبجە.